من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و ڕۆژوگرانی خۆشەویست. بەخشین ئمڕۆ لە شاری ڕانیە ئەیەوێت 150 خانەوادەی هەژار و منداڵی بێباو دڵخۆش بکات بە بەخشینی سەبەتەی خۆراک بەسەریاندا، بۆ ئەوەی هیچ نەبێت لەم ڕەمەزانەدا بەشێک لە مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشیەکانیان کەم بکەینەوە و تۆزێ سفریان ڕازاوە بکەین. ئەوەش بەهۆی هاوکاری و کۆمەچی و دەزورەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستە. ئێمە هەر جارە و لە شارێک بە سەدان خەڵک دڵخۆش دەکەین و سفریان ڕازاوە ئەکەین. چەند ساتێک لەگەڵمانە بن با بزانین هاوکاری و کۆمەچەکانی ئێوە ئمڕۆ ئەتوانێت لە شاری ڕانیە چەند کەس دڵخۆش بکات و دڵخۆشی و سفرە ڕازاوەکانیان بەهۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست لەگەڵمانە بن. جا خوا لە هەموو مسلمانەکان خۆش بێ یا ڕەبی، لە دین و دنیا مەحفوظ بن، خوا ڕەسەریانی خی خوایە بۆ خاتری پێغەمبەری دەستەوان هەموو شتێکی خوایە بۆ خاتری پێغەمبەری خوا خێرە ئێ هەموو لایەکی بنویسی، ئێوەش و ئێ خێرخوازانیش خوا خێرێ بنویسی هەموو لایەکی یا ڕەبی. خێریان بنویسی خوا ئەوی عالەمن داتێنێتن بەخوای لەخوای گەورە بە زیاد بی عالەم یارمەتێدا ساو خۆش بی یا ڕەبی خوا خێرێ بنویسی خوا پەداش داتەوە ساو خۆش بی خوا خێرێ بنویسی خوا ئەزل داتەوە یا ڕەبی خوا خێرێ هەموو مسلمان بنویسی. بەخشین سەرەتا بەخێراتتان دەکەم یەخوا بەخێر بێن چاوەکان زۆر خوا خێرتان بنویسی ئەگەر ئەنگۆ هاوکاری ئێماکەن یارمەتی فەقیر و هەتی و هەژاری دەکەن ئاشەکەشمان هەر ئەوەندە هەتیوانەیە بەڵام زۆر پێ مەمنونم ئەگەر خەڵکەکە هاوکاری ئێمە ئەکا و یارمەتی ئێمەدا بەڵێ لەخوای بە زیادی و خوا خێرتان بنویسی خوایە زۆر مەمنون. یەخوا بەخێرین سەر چاوان سوسایان خۆش بن برنج و فاسۆلی لێ هەموو شتێکی تێدایە سوساوە خۆش بن خوا خێرە بنویسی دەست خۆش خوا خێرا بنویسی خوا خێرا هەموو لایان بنویسی خوایە دەستیان خۆش بن خێرین سەر چاو. بەخشین دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەم، هیوادارم خوای گەورە تەمەنتان پڕ نەخێرکە، خوای گەورە دەست بە باڵاتانەوە بگرێ یا ڕەبی بۆ ئەو پرۆژە بە سوودانەی هەموو چین و چێژەکان بەسەر دەکەنەوە، هەم کەمەندامان هەم نابینان هەموو خاوەن پێداویستە تایبەتەکان. هیوادارم ژیانتان پڕ نەخێر و خۆش و سەکۆن و سفراژ بێ. هیوادارم زیاتر خێرخوازانیش یارمەتی تان بۆ بێن بۆی ئێمە بەسەر بکەنەوە. هیوادارم خوای گەورە خێر کاتێ تەمەنتانەوە ئینشاءڵڵا، هەم لە شەکرە هەم ڕۆنە هەم برنجە. بەڕاستی ئێوە لە حکومەت زیاتر بەخشندەنە، بەڕاستی حکومەت بەقەدرا ئێوەی بۆ نەکردین. خۆت دەزانی معاشی هەموو چین و چێژەکان کەم بۆ تۆ ئێمە شەرعی ناشت 950,000 بۆ تۆ 90,000 ئێمەش پێویستیمان پێ هەم بە ڕۆن هەم بە شەکر هەم بە دۆشاو هەم بە هەموو جۆرەکانی. بە خێرخوازان دەڵێم هیوادارم زیاتر ببەخشن بۆی بەخشین بەردەوام بێ، چونکە هەر بەنامەی بەخشینە زۆربەی چین و چێژەکان بەسەر دەکاتەوە. هیوادارم زیاتر
خێرخوازان دەستی خوان ئاوەڵاتم بۆی بەرنامەی بەخشینی زیاتر پرۆژەکانی پەرە پێ بدا هەم نەخان و هەم نە خۆراک و کورسی شەعن هیوادارم خوای گەورە دەست بە باڵاتانەوە بگرێ هیوادارم دەوڵەمەندەکانی زیاتر ببەخشن بۆی بەخشین بەردەوام بێ ئینشاءالله. ئەو دەمەی دڵت لێوان لێوی خەمە ئاسمان وەک جاران شیناییە گەورەکەی نامێنێ ئاخرکێ حەزەکە لە بن ئاسمانێکی بێڕەنگی خۆڵەمێشیدا بشی گەر لەم خاکە بارانی مەحەبەت و هاوکاری و دەستگیرۆیی هەژاران و نەداران نەبارێ ئیدی چمانایەک هەیە بۆ ژیان ژیانێک کە ئەو شتانی تایەتی زۆر کات سەرچاوەیەک بۆ بەختەوەری مرۆڤ ناکاتەوە. ئێمە هەمومان مرۆڤین بۆ دەبێ لە خەمی تێر و پڕی خۆمان دابین و هاوشێوەکانی خۆمان نێتەوە یاد بۆ دەبێ بەکەم و کورتی ژیانی ئەوانی دی خەمبار و بە پۆشتە و خۆشگوزەرانیان دڵخۆش و شادومان نەبین. چۆن دەکرێ نیگاکانمان نەچنەوە سەر هیچ مرۆڤێکی بەشمەینەت و بەدبەخت و وامان لێبێ هەست بە هیچ ئازارێ هیچ هاوارێ بە هیچ گریانێ نەکەین. کەواتە وەرن با هەموو پێکەوە لەگەڵ یەکەم خەرمانەی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە هەواری خاڵی و ماڵی چۆڵ و نیگای تاریک و خامۆشی هەژاران ڕۆشنکەینەوە و ویژدانمان ئاسوودە بکەین. بەرنامەی بەخشین وەک نەریتی ساڵانەی خۆی و بە هاوکاری خێرخوازانی دەستواڵا و دڵاوە پرۆژەیەکی گەورە ڕادەگەینێ کە بریتیە لە تۆی خێرخواز لەگەڵ ئێمە وەرە تا هەمومان پێکەوە پێکەنین و خەونی جوان بۆ ئەو بەندەرانە کێش بکەین کە زەمانێکە لە ژێر چەپۆکی بێمەروەتیدا دەگرین. با پێکەوە خەیاڵەکانیان بکەین بەڕاستی و چیتر کۆترەکان جا ڕست نەبن لێمان و فەرمان بە گوڵەکان بکەین پێ بکەنن. خۆی گەورە و میهرەبان ئیمڕۆ ڕۆژی سێشەممە 25/2017 لە ڕێی نووسینگەی سەرکی بەرنامەی بەخشینی ڕانیە هەڵساین بە دابشکردنی خۆراک لە پێشوازی مانگی ڕەمەزان بۆ 150 خانەوادەی هەژار و کەم دەرامەتی ئەو سنوورە کە وەک عادەتی هەمیشەیی هەموو ساڵێک توانیمانە پشت بەخوا و هەوڵی خێرخوازان کە ڕۆژێک لە ڕۆژان هاوکاریەکانیان هێناوە توانیمانە هاوکاریەکانیان بەو شێوە ڕێک بخەین بتوانین هەژار و کەم دەرامەتی ئەو سنوورەی پێ بەسەر بکەینەوە کە دیارە ئەمڕۆ نووسینگەی سەرکی بەرنامەی دەستگای بەخشینیش لێرە ئامادەن سوپاسیان دەکەین کە هاتوون و لەسەر داوا و پێشنیاری ئێمە هەڵساون با جێبەجێکردنی ئەو پرۆژەیە سوپاس بۆ هەموو خێرخوازان کە لە پشتی ئەو پرۆژەمان و سوپاسیان دەکەین و بەخراتی ئێوەی بەڕێزیش دەکەین. بێگومان ئەو کەسانە لە پێش مانگی ڕەمەزان بە مانگێک تا مانگونیەک دەستنیشان کراون ناو و شوێنی دانیشتن و ژمارە مۆبایلیان وەرگیراوە بە لیست لەلامان بووە بۆ کاتی پێویست کە ئەمڕۆیەتی و لە بەپێی خوێندنەوەی ناوەکان و هەویەکەی خۆیان پێ و دێن بڕە خۆراکی خۆیان وەردەگرن. ئەلبەت ئەو دابشکردنی و خواردنە چینەکانی پیاوان و ئافرەتانی تێدا و لە ناویاندا ئافرەتی بێ سەرپەرشتیاری هەتی و کەسی کەم ئەندام لە هەموو جۆرە نەخۆش و چین و توێژە هەژارەکانی تێدا. بسم الله الرحمن الرحيم سرت هذا وكرم لخوای پروردگار نوێژ و ڕۆژ و تاعاتی مانگی ڕەمەزانی لە هەموو لایەکمان قبول کردوێ. خۆشەویستان و ئازیزان ئێمە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە چوارچەوەی جێبەجێکردنی پرۆژەکانی مانگی ڕەمەزان بۆ بەرنامەی بەخشین
سەردانی شاری ڕانیەمان کردووە و سوپاس بەخوای گەورە توانیمانە 150 خانەوادە و خێزانی کەم دەرامەت بەسەر بکەینەوە بە بڕێ خواردن کە پێشکەشمان کردوون وەک هەموو ڕۆژێک و وەکو عادەتی خۆمان هەر ڕۆژێ بۆ شار و شارۆچکەیەکە چین ئەمڕۆژ بە خۆشحاڵیەوە لە خوای گەورە بەزیاد بێتوانیمان ئەو 150 خێزانە لە شاری ڕانیە بەسەر بکەینەوە و داواکارین لە خوای پەروەردگار دەوڵەمەندەکانمان دەستدارەکانمان خێرۆمەندەکانمان زیاتر و زۆرتر بەرەکەت خوێ بەهاوێتە ناو ماڵ و مناڵ و سەرۆت و سامان و دین و ئیمانیانەوە و زیاتر بتوانین ئینشاءڵڵا دەستگیرۆی ئەم جۆرە پرۆژانە بکەن و بە تایبەتیش لە مانگی ڕەمەزانی پیرۆزەدا بەڕێزەکانم کە لە حەدیثی متفق عەلەیە هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیبن عەباس فەرمیێ زیاد لە هەموو کاتێک لە مانگی ڕەمەزانە پێغەمبەری خوا بەخشندە بووە واتە هەموو کاتێک بەخشندە بووە عایشە دایکمان ئەفەرمێ بەڵام لە مانگی ڕەمەزاندا زیاتر بەخشندەتر بووە بۆیە داواکارین ئینشاءڵڵا ئەهلی خێر لە مانگی ڕەمەزاندا زیاتر بەخشندەتر بن بۆ ئەوەی ئێمەش زیاتر بتوانین ژمارەیەکی زیاتر و زۆرتر لە لەو کەسانێکەوە پێویستیان هەیە و ئاتاجیان هەیە بە هەر یارمەتیەک هەر پرۆژەیەکە لە بەرنامەکانی ئێمەدا جێبێتەوە خوای گەورە هەموو لایەکمان سەربەرز بکە و هەموو لایەکمان موفق بکە کە بتوانین زیاتر و زۆرتر لە خزمەتی هەموو چین و توێژێکی وڵاتەکەی خۆماندا بین بەو بڕە خۆراکە یا بە هەر پرۆژەیەکی تر کە ئینشاءڵڵا کە تا ئەمڕۆ ئێمە بڕیارمان ناوە 3500 بەشە خۆراک لە هەموو کوردستانە دابش بکەین و وەکو پاریش میتانە خەمەوە پارگەشتە 5000 بەش ئینشاءڵڵا ومێدمان وایە بە هیمەتی دەوڵەمەندان پاش فەزلی خوای گەورە ئەو 3500 ئەم ساڵش بەرزی بکەینەوە ڕێژەکە بگەین 5000 بۆ ئەوەی زیاتر و زۆرتر خەڵک ئیسفادەی لێ وەربگرێ ئینشاءڵڵا خوای گەورە هەموو لایەکمان سەربەرز بکە ئینشاءڵڵا. مانگی ڕەمەزان ئەو مانگەیەکەوە هەژاران و نەداران تیایدا دڵخۆشن لە ڕێگەی خێرخوازان و هاوکاری و کۆمەچی و زەکات و سەرەفەکانیان ماڵەکانیان ئاودان دەکەنەوە و سفرەیان ڕازاوە ئەکەن بۆی ئێمە لە بەرنامەی بەخشینەوە بەهۆی هاوکاری و کۆمەچی و زەکاتەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست و بەخشندا زیاتر ئەبەخشین هەروەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی فەرموویەتی و خۆی جێبەجێ کردو و ئامۆژگاری ئێمەش دەکات بەردەوام بین لەم خێر و پاداشتەی مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزان بۆ ئەوەی زۆرترین هەژار و نەدار سفرەیان ڕازاوە بێ و منداڵە بێ باوکو هەژار و نەدارەکان دڵخۆش بن. وەک بیریتان ئەمڕۆ بەرنامەی بەخشین لە شاری ڕانیە توانی لە ڕێگەی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە 150 خانەوادەی هەژار و نەدار و خاوەن پێداویستی تایبەت دڵخۆش بکات بە بەخشینی سەبەتەی خۆراک بەسەریاندا و بۆ ئەوەی ئەوانیش سفرەیان ڕازاوە بێت و هەژار و نەدارەکان دڵخۆش بن تا ئێوە بەخشن دڵنیا بن ئێمەش بەردەوام لە خەمی هەژاران و نەداران داین لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی بۆ ئەوەی ڕۆژە دوای ڕۆژ بتوانین دڵی منداڵێکی هەتی و هەژارێک و نەدارێک لە هەرێمی کوردستان خۆش بکەین تا بەرنامەی تر پێتان شاد دەبینەوە بەخوای پەروەردگارتان ئەسپێرین هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ.